رزدار هیشام عبدالخالق ریببر پلاندانانه لوزارت چاندن و چافکانی آوه که هیشام دم باش و سپاس با آمده بون آوه کج هولر لگل مید اگر ام باران بارین اف سالات دست پیب کین به دل جوتیاران نینه ترسک خستیان آوه دل جوتیاران گنم ده درفت مایه لگوری پیشبینی و دیفچونین و کو افترسه ده جه خواه ده نبینن هون کو دست بچاندنه ده دمین بیده بیده کرن؟ بله خوی راستی ده خوی مانجی 11 و 12 همون سال برازوتیارکان دست پیدا کن با تو کردنی آردکانیان بلام یعنی درفتی کات ماوه تا مانجیه کو تا کوتایی مانجیه حتی 15 دوش مجال دبی درفت دبی که تو برازوتیارکان تو بکن بپی او باران بار رژه باران بارینو او ڕێککەوتین لەگەڵ چاندنی گەنم یعنی بەڵێ جارێ دەرفەت ماوە یعنی بە کورتەکەی مانجی یەکی 2025 حتا بەڵێ باشە دەبێ دەرفەتە ماییدا دەبێ وەختێ ماییدا ڕێزدار هیشام پڕانی زۆربەی لەم کاتەدا دەچێنن چاوەڕێی بەرامبارینی زیاترن یان کە تاوەکو ئێستا چەند چێنراوەوەی کە لە مانگی 11ەوە دەست پێکراوە بەخۆی وەکو جەناب فەرمووی لە مانگی 11ەوە دەست پێ دەکات بەڵام بەهۆی کەم بارانبارین بە تایبەتی لە سنووری دەشتی هەولێر کەم بارانبارین بوو جارێ زۆربەیان حتا تەنانەت ئەوانەی ئاویشن جارێ دەستیان پێ نەکردێ زۆربەیان بە چاندنی گەنم بەڵام دەرفەتمایە لە پێشیانەوە 15 ڕۆژ لەو مانگە دامایە مانجی یەک بە تاوەتی لە پێشماندایە تەنانەت سەرەتای مانجی دووش یعنی دەرفەت دەمینێ دۆچاندنی ئەویش چاوەڕێی ڕەحمی خوای دەکەن کە باران ئەگەر باران بارەکی گونجاو هەبیتن بەڵێ یعنی ئەو درەنگ چاندنە ئەگەر بگەیت بە تایبەتی هەولێر بەڵام بەڵامەکەش تەمام کە کەرەکە بەڵێ فەرموو بەڵێ بەڵام خۆشبەختانە لای سلەیمانی و گەرمیان بارانبارینێکی باش باریە یعنی پەڵەی داوەکو خۆی بە زمانی جوتیاران ئەڵێن دەستیان پێکردێ بە چاندنی گەنم تا ڕادەیەکی باشتر لە هەولێردەوەکی هەروە بەڵام هەولێر بەداخۆ حتا ئێستا ئەو باران نییە کە بەدڵیمە و براجوتیارەکان بیتن باشە درەنگ چاندن کاک هیشام کوتا گوت حتا هەیبا دوژی شوێن دەست پێ بکەن کاریگەریە سەر جوورێ بەرهەم و کواڵێتیاوێ ناکەتن نەخێر ئەمن خۆم لەو کەسانەمە دایمەن پشتگیرەوەی دەکەم دایمە براجوتیارەکان درەنگ تۆ بچین لە گەرمەوە ڕێی شخصی خۆمەوەکو بلێ کە شارەزایەکەم لەو بوارەی لە ناویان بوو لە ناو جوتیاران بوویمەوە ئیشم کردە لەگەڵ مانگی 12 خۆی زۆر ڕێکە ئێستا وەڵی دەبەر چەند هۆکارێک یەک لەوانە چەند نەخۆشیەکی ئەوە چەند ئافاتەکەی دوور دەکەوی لێ و یان لە دەرباز دەبی لە شەختەی سەرمای زستان ئەوانە یعنی دەرفەتەکەەوە ئەمن ڕێی شخصی خۆمە براجوتیار هەیە ناوەڵا هەر سەرەتای مانجی 11 دەست بە تۆ دەکا پێ دەڵێن زراعەت جافە بێ ئاودان یەکسەر تۆ دەکا ئەوەش هەیە باشە چ جوور باشن لەم کاتانەدا بچێنرێن جووری گەنم کە باران لە کەمیدان بەخۆی ئەوە جۆری گەنممان زۆر زۆرە بەڵام ئەوەی ئەکیید براجوتیارکان دەزانن و پێشنیاری منیش وایە ئەو سنفانە بچینن کە مقاومەی یاری بەرگری کەم ئاوی دەکاتن ئەو جۆرانوان هەیە وەکو جۆرەکانی ئەوەی بۆ ساوار بەکاردێ کەمتر ئاوی دەوێ یان جۆمان هەیە زۆر زۆر ڕێژێکی کەم ئاوی دەوێ یعنی دەتوانن براجوتیارەکان خۆیان بگونجێن لەگەر ئەو وەرزەی ئەو کەم بارانبارینەوە ئەوانەی هەرچەندە ینی ئەوە شتێکی دیار نییە احتمال لە ناکاو بارانکی باش داباری ینی خەمی هەمووان بڕوێنیتن باشە ڕێزەر هیشام بۆ ئەف ساڵە بی وەرزێ چاندنێ پێشبین دکەن چەند گەنم بەرهەمە هەرێما کوردستانێ بیتن بەخوای بە پێشبینیمە ئەمە نزیکەی بە پێشبینی بیتن یعنی هەر وەکو جارمەچ بلێن بە هیواوە بگاتە ملیۆنێک و شتە چیتکە ئەگەر شتشکە نێتە پێشمان ئەگەر بارانبارینەکە بگەڕێتەوە باش بیتەوە احتیمالی ئەگەری هەیە بگەینە ملیۆنەکی بەڵام ئەگەر بەو ئەوەی بڕواتن ناوەڵڵا یعنی
ئەمن خۆم زۆر ئومێدم ئەوەندە نییە بەڕاستی ئەvە ددەمێکی ڕێزداریشان و عێراقی بڕیاردە ئەف ساڵە هێشتا کێمتر گەنمێ هەرێما کوردستانی وەرگری 400,000 توناتنێ وەرگیتی بێ جوداهیە چاوا دەبینن ڕاستە ڕاستە وڵای و بڕیارەی حکوومەتی ناوەند کە دایتی تەنها بۆ مەنیە بۆ ناوەندیشوا لە 6 ملیۆن و نیو تەن پارساڵ وەرگیرا ئێستا کتیانە ڕێک نیوە 3 ملیۆن وەردەگرن لە لای خۆیان یان لای حکوومەتی ناوەند ئیمە پارساڵ 700,000 تەن بوو ئێستا تقریبان تۆکەک لە نیوە زیاتر 400,000 تەنمان لێ وەردەگیرێ بە تاکیدی ئەمە ئەو بڕێ پڕ دەکەینەوە بەکو زیادەش بەڵام ئیتر ئەو هەیە ئەوانش چەند هۆیەکیان هەیە وا بزانم لە کۆنگرێکی ڕۆژناماوانی لە وەزارەتی کشتتوکاڵ هۆیەکانی و ئەوەکانیان باس کرد باشە ڕێزدار هێشام پار 700,000 تۆن دەستنیشان کرد بوو وەرگریتن لە حتا وەرگرتی gelek ئی ناوبر و هجە دەگرتن بەحسەوەیەکە دکرد بەلکیە هاوردەکریژی ناودابیتن بۆ ئەف ساڵەژی 400,000 تۆن دەستنیشان کریا و وەرگریت چ تێکردن پێشوەختە کو لە گۆری پلانەوە و هەفاهەنگیەوە لەگەل عێراقێ چ دەهێتەکردن ji بۆ و هەجەتان ببان 400,000 تۆنان ژی نەگریتن یەکسەر وەرگریتن جوتیار بخود دەبێت چ بکاتن خۆی جوتیار ئەوەندەی لەسەرا بە گەرمەکەی خۆی بچینیتەوە پاک و خاوێنی گەرمەکە دووری کە لە نەخۆشیەکان قەڵاتچۆکردی نەخۆشیەکان بی خاوێن بی گەرمەکەی و بیانووی نەدەینە دەست سایلۆکان کە بلێن نەخۆشە خاوێنیە و دەرجەیەک و دووسێ ئەوانە ینی بەڕاستی جوتیارەکان دەشزان ئەو شتانە و ینی کەمتەر خەمیشنی لەو شتانە بەڵام هەندێک جار لە کۆنتترۆل دەردەچی وەکو پارساڵ هەندێک ڕتوبەت و باران زیاد وەندێک تەسیریکی زۆری لە گەرمی کرد زۆر زۆر زیاترمان گەرما بوو بەڵامە داخەوە پێشوەختە پێویستی بتومارکردنا جوتیارن هەموو ناوچەیان و بەرهەم و ئەو ڕووبەرێ دەچینیت هەیە بە تاکید ئەمە پێشەوەی دەست پێ بکەم برا جوتیارکە دەستی پێکرد بە تۆکردن یەکسەر مراجعی فەرمانگە کشتتوکارەکانی ناوچەکانی خۆیان دەکەن بۆ ناونووسین ڕووبەری چاندرا و جۆری گەنمەکەی و ئەوانە هەموو ئەو داتانای لێوەردەگیرێ ئیتر داخل دەبیت و دێتەوە ناو وەزارەت ئەمەش بە جۆرەی پلانی خۆماندا دەنێن و بۆ بەغدا دەنێت ڕێزدار هیشام دەوی وەختێک و ساڵ بۆ ساڵ کێمتر گەنم ژالی حکوومەتە عێراقێ بە تێوەرگرتن و دە هەمان دەمێدا هەرێما کوردستان و عێراقێ بخوا پێویستی بە gelek جوورێن دنێن دەخل و دانان هەیە نەبتنێ گەنم پێویستە چ بێتەکردن ژالێ جوتیاران بخواوەک و بەرێ خوب دەنە چاندنە بەرهەمێن دنجی و هون جی وەکە پلاندانان لە وەزارەتە چاندنیە بوو بێ چەندێ چ بکەن پلانێک هەیە بەخوای ئەمە ئەوەندەی ئێستا هەر حەزر لە دەستمانەوەیە پشتگیری جوتیاران بکەین بەڵام بە خۆشببختانەوە جوتیارەکانی خۆمان وشیارن و دەزانن ئیدارەی ئەوەکانی خۆیان بکەن ئێستا ئەم چەند ساڵە و گەنمەشامی دەچینن جۆرەکانی دەچینین گۆڕانکاری لە مەرجنیە ئێستا هەر برنجی دەچینی مەرجنیە ئیلا گەنم هەیە ئەوەی کردە بەرەمەکی تر وەکو گەنمەشامیە برنجە هیترە ئەوانەیە زۆر باشە زۆر سپاس ڕێزدار هیشام عەبدولخالق ڕێبەبەرێ پلاندانان لە وەزارەتە چاندنی و چاوکانیان ئافیا هەرێما کوردستانی ژە هەولێرێ لەگەڵما بووی ماندوو نەبن